دڵشاد چۆنی کاک دڵشاد وەزەتان بەناوم قادر نادرە لە سوی تەلەفۆن دەکەم کاک دڵشاد هەلو ئەوە زیرەکەی داوە شەی ئەوە مدیر مەکتەبی نێچی ئازانم باشی من کاچیم لە چ دەترسی لە چ دەترسی ئەخر ئەسەر ناوی خۆم بە درۆ بڵێم بکەم ئەوە دەبینم دووبارە دەکەینەوە لە بۆش دووبارە دەکەینەوە نامەیەکی دەنجیشی بۆ بەزی دێلین کاکە دەمانەوە بزانین کاک نەچیر چۆن ئەو پاسکلەی کڕیە بە جددیما لە سەرۆک وەزیرە هەڵ ناگری زانە چەند دەترسێت دڵشا شەهاب با بیا هەزار بەرپرس کە نەوێری تەلەفۆنێک جوابدایە دیتان هیچ قسەم نەکرد هیچ ئیهانەی خەڵکیش ناکەم مجەڕەد تەلەفۆنە چەند ئەترسێت دۆمدیر مەکتەبیان دەکەی ئەوە مەکتەبی نێچی دەکەی کاک دڵشاد ئەو کاتت باش براکەم ئەوە چه ئەتەکێتە کە تو مەکتەب سیاسیان سەرکردایەتی پارتی ئەی وەزیر بووی خۆت پێم نەزیرەش پارتی کەچی هەندە بترسەی لە تەلەفۆن و لە ناو دەنگەکەم باش خۆم هیچ قسەم نەکرد هیچ ئیهانەی کەسم نەکردیە بزانە پاشەڵتان پیسە چەند ئەدرسن هەویست مازە ئەو پاسکلەی پرسیارە بکەم زانە ئەو پاسکلە کەونەتان لە شێکڕیا لە بۆ سەرۆک وەزیرانی پێشووی ئەوە بزای کاک نێچیر ئەو تیۆریزمی گەندەڵیکردنی جیهانی گرتیتە بەر ئێستا لە کوردستان پەڕێوە بەرەو ئەوروپا و ئەوانە ئەخیری خێربی بەرەو ئەمریکا و کەنەدا و سەمەریخیش دەڕوا بە شەرەف ئەو نێچیرە یعنی ئەوەم لۆم جامەلەی نییە بست هەر شوێنێک نییە دڵی هاتەمە تاییە بەس پارە تەوزیعەکە لەبەر ئەوەی هیچ عەرەقەی پێ نەکردیە کاسبە بە دەردێەوەی گوتنی ئەو پیاوە بە تەمەنەکەی هەولێرە گوت ماشەڵڵە بەو گەنجەی کوی ئەوەندە دەوڵەمەند بووە چەند کاسبە نێچیروان بارزانانی بزانین هەردەگرین نێچیروان وەڵا پرسیاری پاسکلەکەی لێ دەکەین هاوڕێیان ئەو پاسکلە کەونی دەمایە بزانم لە چێ کڕیوە 4,000 پاوەندی تەقریبەنەکە 6,000 دۆلار وەڵا براکەم زانین کو تیۆریزمی گەندەڵکردنی کوردستانی پەڕاندەوە لە ئەوروپا هەگرە براکەم کاک نێچیر براکەم دوو دەقەت لە ژیان لە بۆ ئێمەش بی هەر نەک لە بۆ خەڵکی